بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان خاوەن پشکەکان، ئێمە ئەو گروپە بەیەکەوە دەستمە لە ناودەست بە بسمیلا، بە نیازپاچی، بە دڵپاچی، بە دەستپاچی بڕیارماندا تەجهیزی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانیمان دەست پێ کرد. ئێستا لە کۆتا قۆناغەکانی ئامادەکردنی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانین بە پشتیوانی خوای گەورە. لە سەرەتای ساڵی داهاتوو 2023 نەخۆش لە فریاکەوتن دەبیندرێتن لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. نەخۆش نەشتەرگەری لێ دەکرێت لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. زۆربەی بەشەکانی تەفعیل دەکرێتن و ئیفتتاحی خەستەخانەی دەکەین. دڵنیاتان دەکەینەوە پارەکانتان لە دەستەکی ئەمین بووە، دڵنیاتان دەکەینەوە هەموو شتەکانمان بە لیژنە بووە، بە دۆکیومنت و هەمووی تەواجودی هەیە. 1 دینار لە نەخۆشخانەی میهرەبانی بزر نەبووە و لە بۆ پارە خێریەکانیشتان ئەوانەی کە پارەی خێریان دانایە دەبینە پارێزەر و سەرڕاستی ئەو ئیشەی تاوەکو خێرەکانتان لۆ بکەینە سەدەقە جاریە بە پشتیوانی خوای گەورە میهرەبانی هی هەمووانە. لە بۆ هەمووانە بەبێ جیاوازی لە ڕووی بیرکردنەوە و ئایدۆلۆژیا و فکر، بەبێ جیاوازی لە جنس، بەبێ ئەوەی جیاوازی بکاتن لە تەمەن، خزمەتی هەمووان دەکاتن. پرۆژەکی ناحکومی، ناحیزبی، بێلایەن لە ڕووی سیاسی، خزمەتکاری نەخۆشی هەژارین لە پێناو قیامەتی خۆماندا.